لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خی گەورە میهرەبان وەک باسمان کرد لە وتارەکانی پێشوودا باسی بێباوەڕانی کرد، باسی زاڵمەکان و ستەمکارەکانی کرد کە ئەوان گوێ لە حەق و ڕاستیەکان ناگرن. ئەوان ملکەتی فەرمانی خوا و پێغەمبەری خوا نابن صلی الله عليه وسلم. خی گەورە و میهرەبان دەفەرمێت ويزيد الله الذين اهتدوا هدى ويزيد الله الذين اهتدوا هدى. ئەو کەسانەی کە خوا هیدایەتی داون، خی گەورە ڕێنمونی کردوون بۆ سەر ڕێگای ڕاست، کاتێکە ئاەتی خوایان بۆ دەخوێنرێتەوە ملکەتی فەرمانی خوا دەبن، هیدایەت و ئیمان و تەقوایان زیاد دەکات، بێباوەڕان زیاتر خراپ دەبن، بەڵام ئیمانداران وانین. کەواتە با بە خۆماندا بچینەوە تا بزانین تا چه حەدێک، تا چی سنوورێک ئێمە لە صیفەتی کافرەکان و منافقەکان دۆرین. سەیری ئیماندار چۆنە؟ خی گەورە لە چەند شوێنی قورئانی پیرۆزا دەفەرمێت، لە چەند شوێنە ئەفەرمی ئیمانداران کاتێکە قورئانیان بۆ دەخوێنرێت و حەدیثیان بۆ دەخوێنرێتەوە ئیمانیان زیاد دەکات، بە خۆیاندا دەچنەوە. بەڵام کافرەکان منافقەکان بالعکس. خی گەورە باسی کافرەکان دەکات لە سوورەتی بەقەرە إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. کافرەکان ئەوەی کە لە عیلمی خوادا هەیە کە کافرە و موسڵمان نابێت، باوەڕ ناهێنێ. هەندێک کافرە ئیمان دێنێ، بەڵام ئەوانەی کە لە عیلم و زانیاری خی گەورەدا هەیە کە باوەڕ ناهێنن، ئەوانە ئینزاریان بکەی بیان ترسێنی یان نەیان ترسێنی بۆ کێکوایە ئیمان ناهێنن، چونکە ڕێژەی ناگۆڕن، بە هیچ جۆرێک گۆڕانکاریان بەسەردا نایە. کافرەکان ناگۆڕن. قومی هود سلامی خوای لەسەر بێ وتیان سواء علينا أوعظت أم لم تكن من الواعظين. ئەی هود بەخوا ئامۆژگاریمان بکەیت و نەیەکی ئەو کێکوایە، هیچ فەرقێکی نییە، ئێمە ناگۆڕین. ئەمە صیفەتی کافرەکانە. خۆی هەشمانەتیامانەی بەم شێوەیە، پەنا بەخوای گەورە. حتا ئێوارە ئاەت و حەدیثی بۆ بخوێنەوە ئالەو گوێڕە لە گوێ دەرەچێت، هیچ خۆی تێک ناتر، هەر ئەڵێ لەگەڵ ئەوت نییە. ئەڵێم خی گەورە وا دەفەرمێ بەخوا باوکم وای نەوت، نەنکم وای نەوت، باپیرەم وای نەوت. کوراخر خی گەورە وا دەفەرمێ باوکت مەلا بوو کەی خۆیت مەلا بوو یا عەوام بوو. من دەڵێم خوا وا دەفەرمێ و دەڵێ بەخوا نایکەم، شتی وان نییە. هەر لە خۆت ئینکاریشت مەکە. ئەگەر هەموو قورئانە بە تەفسیرەوە لەبەرە وەرە بە ئەو کاتە قسە لەگەڵا بکە. هەموو حەدیثە خوێناوەتەوە 10,000 50,000 حەدیثە خوێناوەتەوە کاتە مناقەشەی دین کە تۆ هیچ نازانی، ڕەدی حەقەکان مەکەر و بڵێ کاکە وەڵا بۆم تەطبیق ناکرێ، لەو باشتر بڵێ شتی وان نییە. ئاەتی قورئان ئەڵێ شتی وان نییە. ئەمە کارەساتەکەیە. منافقەکان پەنا بەخوای بە هەمان شێوە فەزادەتهم ریجسا إلى ریجسهم. خی گەورە دەفەرمێ منافقەکان ئەوەندە پیسن، کاتێ ئاەت و حەدیثیان بە دەخوێنێتەوە خراپتر دەبن، هیچ باش نابن. بەڵام ئەمە صیفەتی کافر و منافقە، بەڵام ئیماندار وان نییە. ئیماندار ئیمانی زیاد دەکات، تەقوای زیاد دەکات، چاکەکانی زیاد دەکات بە خوێندنەوەی ئاەت بەسەریا، وتاری بۆ دەدرێ باشتر دەبێت لە پێشووتر، هیدایەت وەرەگرێ. منافقەکان هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، منافق بوون، دووڕوو بوون، شایەتمانیان هەیە. خی گەورە دەفەرمێ کاتێککە لای تۆ دەرەچن ئەی محەممەد صلی الله عليه وسلم چی دەڵێن؟ دەڵێن ماذا قال آنفا. باشە ئێستا محەممەد صلی الله عليه وسلم چی وت؟ دوو معنای هەیە. معنایەکیان ئەوەیە وەکو ڕابواردنێک گاڵتەیان بە پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم، ئەو باسی چی دەکات؟ معنای دووەمیش ئەوەیە، ڕاستیەکەی ئەوەیە هەرچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیانی دەوت کاتێکە لە وتارەکە دەرەچوون وەکوی هەر نەیان بیست بێ. خۆشمان خەڵکمان هەیە زۆرمان وان. ئێستا پرسیاتان یەکەم ئەوەی جومعە لێرە بۆ بڵێن با چین بڕۆڵە نازانم.
دوای جمعەکە نیم سەعات دوای جمعە پرسیار لێ بکە نازانێ با چی کراوە. بۆچی دڵی لای جمعەکە نییە، دڵی لای دینەکە نییە. گرنگ ئەوەی تەواوی کە نەچم بۆ جمعە حەیامە چی. ئەگەر ئینسان بۆ ئەمە هات بۆ مزگەوت ئیسفادە ناکە. ئیماندار دەبێ ئیمانی زیاد کە معقولە تۆ نازانی جمعە لە خودبەکە بوویتە نیو سعات 20 دقیقە قسە بکڕە نازانی کابرا باس چی کردو، هەر نازانی ناونیشانەکە چێ ناونیشانەکە وازە وتارەکە بێنە هەموو. ئەمە صفەتی ئینسانی ئیماندار نییە بەخوا، صفەتی ئینسانی منافقە پەنا بەخوا. با بە خۆمان دابچینەوە. خوای گەورە دەفەرمێ والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير مردا. بەڵام ئەو کردەوە چاکانەتان کە بەرهەمیان دەمێنێتەوە، کۆمەڵێک کردەوەی چاک دەکەن بەرووبوومەکەی دەمێنێتەوە. هەندێک چاکە دەکەن بۆ خوا کردوتانە، ئەوە بەرووبوومەکەی دەمێنێتەوە، بەرهەمەکەی دەمێنێتەوە بۆتان. خەیر عند ربك ثوابا، ئەوە پاداشتی لای خوای گەورە چاکترە، و خەیر مەڕەدە، سەرنجامەکەشی زۆر باشە. واتە ئەگە چاکت کرد یەکەم شتێ ئەو چاکەی دەمێنێتەوە بۆ تۆ. دووەم لای خوای گەورە پاداشتی لەسەر وەرەگری. سێم باشترین گەڕانەوە بۆ لای خوا ئەوەیە کە ئینسان بە چاکەوە بگەڕێتەوە، نەک بە خراپە و بە تاوانەوە. جایکی لە معناکانی چاکە چییە؟ ئەو چاکەی کە دەمێنێتەوە کام چاکەیە؟ ئەو زیکرانەی کە ئێمە لێی بێ ئاگابووینە. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە سەحابەکان و هاوڵان فەرمووی خذوا جنتكم، قەڵغانتان ئامادە بکەن، قەڵغانەکانتان ئامادە بکەن. قەڵغان ئەوەی کە بەکاریان دەهێنا بووی شمشێر و ڕم و تیر خۆیان بپارێزن و بەدەستیانەوە دەگرت، هەش بوو درعی لەبەر دەکرد. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم قەڵغانەکانتان ئامادە بکەن. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دژمن ئامادەیە، واتە ئەچین بۆ جەنگ وات قەڵغان و چەک ئامادە بکەین؟ فەرمووی نەخێر، قەڵغانەکانتان حازر و ئامادە بکەن بۆ خۆپاراستن لە ئاگری دۆزەخ. باشە چۆن خۆمان پارێزم؟ قەڵغانی ئێمە چییە؟ چی قەڵغانێکمان پێ بێ؟ ڕۆژوو قەڵغانێکە بە ئیزنی خوا خۆشەویستی خوا باسی کردووە صلی الله عليه وسلم. ئەو ڕۆژە دەبێتە قەڵغانێک لە ئاگری دۆزەخ بتپارێزێ، هەروەکو چۆن ئەو قەڵغانە لە شمشێر و لە ڕم و لە تیر دەتپارێزێ. بە هەمان شێوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بڵێن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەم چوار زیکرە. ئەمە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەم چوار زیکرە دێن. ێ باشە هەمومان ئەم زیکران زانین عیبادەتە. تخوا ئەمڕۆ چەند جار کردمان؟ دوێنێ پێرێ. تخوا لەم ڕەمازانەدا ڕۆژی 100 جار کردومانە؟ بەخوا زۆربەمان نەخێر. بە تایبەتی خوێنەوارەکان. نەخوێنەوارەکان بە تەمەنەکان زۆر لە ئێوە باشتر لە مەسەلەی زیکر و عیبادەت. بەداخەوە خاوەنی شەهادەیە بەقەد نەنکی و دایکی کە خوێنەواری نییە زیکری خوا ناکە. جا چه قیمەتێکە؟ شەهادەکەت چییە؟ شەهادەت چییە؟ کاغەزێکە لە قیامەت پرسیار لێ ناکرێت شەهادەت چییە؟ چی شەهادەیەکتە بوو؟ شەهادەکەت بەرزتر بوو عەزابی خوا لەسەر سوک نابێ. یعنی معقول ئێمە شەهادەمان هەیە، ئێمە خوێنەواریمان هەیە، دین دەزانین، بەقەد پیرێژنێک فەقیرە ناوی خۆی نازانێ بنووسێ، شەو نوێژمان نییە؟ ئەمە شەرمەزاری نییە بۆ ئێمە؟ بە تایبەتی گەنجەکان ئەوەی کە تاقەت و گەرم و گوڕێکی تایە. شەرمەزاری نییە بۆ ئێمە کەسێکی عەوام نەخوێنەوار لە ئێمە شەو نوێژی زیاتر بێ؟ ڕۆژانە چەندەها تەسبیح زیکری خوا دەکا، ئێمەش دەممان نوقاوە، هیچ ناڵێ. بەڕاستی ئمە شەرمەزاریە، پێویستە بە خۆمان دابچینەوە. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەم چوار زیکرە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. زۆر باسی پاداشتی ئەم زیکرانەمان کردووە بە چەند وتار تایبەت. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەمانە دێن لە پێش و پاشی تۆوە، وەکو قەڵغانێک لە پێشی تۆ دەبن، وەکو قەڵغانێک لە دوای تۆ دەتپارێزن،
منجیاتن تۆ ڕزگار دەکەن لە ئاگری دۆزەخ. پێت خۆشە ڕزگارت بێ لە ئاگری دۆزەخ ئەم چوار زیکرە زۆر بخوێنە. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وهن الباقيات الصالحات. ئەم چوار زیکرە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەو کردەوە چاکانن کە لای خوا پاداشتەکەیان زۆر گەورەی و دەمێننەوە، بە زەح ناچن، بە خەسار ناچن. کەواتە ئەم چوار زیکرە زۆر بکەن. بەڵام بێباوەڕان هەر خراپ دەبن. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیحی بخاری ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی خەبابی کوڕی ئەڕەت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ من لە سەردەمی جەهالەتە پێش ئیسلام من کەسێکی کۆیلە بووم، عەبد بووم، بەڵام قەرزێکم چەند دەرهەمێکم لای عاسی کوڕی وائیل بوو. عاسی کوڕی وائیل سبحان الله ئەم کافرە کە باسمان کردە وتارەکانی پێشوا چەندێ بێدین بوو کە ئینکاری بوونی ڕۆژی قیامەتی دەکرد. خوای گەورە لەم مجریمە لەم کافرە بێدینە چیدا؟ ئێمە دەڵێن عەمری کوڕی عاس، یەکێکە لە سەحابە زۆر عاقڵەکان و ئیماندارەکان کە مزگەێنی بەهەشتی پێدراوە، کە مزگەێنی پێدراوە لەلایەنی خوای گەورەوە کە ئەمانە بەهەشتی نێکێ لەوانە ئیمامی عەمری کوڕی عاسە کە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەسلەمە الناس وآمن عمرو بن العاص. خەڵکی مسلمان بۆ، بەڵام ئەم عەمری کوڕی عاس ئیماندارە کە پلەی لە مسلمان بەرزترە. لەم مجریمە کەسە باسی دەکەین کە باسیشمان کرد پێشتر کە ئینکاری بوونی قیامەتی دەکرد. ئەی ئەم ئێسقانە ڕزیوە چۆن زیندوە بێتەوە. خوای گەورە لەو مجریمە ئیمامی عەمری دا ڕەزای خوا لێبێ کە سەحابەیەکی زۆر مەشهورە کە فەتحی چەندەها وڵاتی کردو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لە ئەبوو جەهل عیکریمەی دا خوای گەورە، لە ئازەری بتپەرست ئیبراهیمی دا سەلامی خوای لەسەر بێ. ئیشی خوای گەورە زۆر جوانە. لە وەلید کە زۆر بێدین و لە قورئانە باسی کراوە، خالیدی کوڕی وەلیدمان هەیە، ئەمانە باوکیان هەمویان کافر بوو. باوکیان ئەمەیە لە مردوو زیندوو دەرەکە خوای گەورە. ئیمامی خەباب دەفەرمێ ڕەزای خوای لێبێ قەرزێکم لای عاسی کوڕی وائیل بوو، داوای قەرزەکەم لێ کرد، وتی قەرزەکەت نادەمەوە حتا کافر نەبی بە محەممەد صلی الله عليه وسلم، حتا نەڵی بێدینم باوەڕم بە محەممەد نییە صلی الله عليه وسلم، چکۆن سەحابە بوو. عاسی شوتی ئەی خەباب حتا کافر نەبی بە ئیسلام قەرزەکەت نادەمەوە بە هیچ جۆرێک. ئەوش وتی واللهی من کافر نابم بە دینی ئیسلام لەبەر خاتری کۆمەڵە پارەیەک، قەت لە دینی خوا ناگەڕێمەوە، واللهی حتا دەشمریت، واللهی هەتا ئەو ڕۆژەشی کە زیندوو دەبیتەوە بە تەمامی من کافر بم، من کافر نابم، من حەق داوای حەقی خۆم دەکەم، قەرزەکەم ناتە قەرزەکەم بدەرەوە. ئەوش وتی مادەم هەروە دەڵێ مسلمان نابیت کافر نابی، هەر دەڵێ من مسلمانم باوەڕدارم، دەڵێ حتا بشمریت و زیندوش دەبیتەوە، مادەم باسی مردن و زیندووبوونەوە دەکەی، ئەوە هەڵی گرە بۆ ئەو ڕۆژەی کە من تێدا زیندووە بمەوە، گاڵتەکردنێک، گاڵتەیەک بە قیامەت. وازم ێ بێنە حتا دەمرم و پاشان زیندوو دەبمەوە. هەو خراباتنە سێری گاڵتەکردن بە قیامەت و گاڵتەکردن بە کەسێ کە داوای قەرزی لێ دەکات، حەقی خۆیەتی، پارەی لایەتی. من کاتێک کە مردم لەسەر قسەی تۆ کە زیندوو بوومەوە، ئەو کاتە من ماڵم دەبێ، مناڵم دەبێ، ئەو کاتە قەرزەکەت دەدەمەوە. بۆ گاڵتەکردنێک بە قەبر و قیامەت و بەو ئینسانە. ئەو کاتە پارەکە دەدەمەوە، بەس مادەم لە دنیادا حتا کافر نەبی نادەنی. خوای گەورە ئاەتی نادە خوارەوە. خوای گەورە فەرمی ئەفەڕەئەیتە الەذی کەفەڕە بئایاتینا. ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو کافرە بێدینە کە عاسی کوڕی وائیلە نایبینیت کە باوەڕی بە ئاەتەکانی ئێمە نییە، باوەڕی بە نیشانە و گەورەی دەسەڵاتی خوا نییە، باوەڕی بە قورئان نییە، باوەڕی بە ئیسلام نییە، باوەڕی بە زیندووبوونەوەی قیامەت نییە، ئایا ئەم بێدینە نابینیت لەگەڵەوەدا گاڵتە دەکا و دەڵێ وەقالە لە ئوتەیەنە مالەن وەوەلەدا، دەڵێ
من چۆن لە دنیادا هەمە پارە و پول ماڵ و مناڵم هەیە لە قیامەتیش ئەگەر زیندوو بوونەوە هەبێ لەسەر قسەی خەباب ئەوە بە هەمان شێوە لەوێش خوا ماڵم پێ ئەدات ئەو کاتە قەرزەکەی دەمەوە گاڵتە بە قەبر و قیامەتەکە. کەواتە ئاگادار بین ئێمە شوک باسم کە لە وتارەکانی پێشوا هەمان کوفر ئێمەش دووبارەی نەکەینەوە بڵێن کێ لە قیامەتەوە هاتێتەوە. ئەگەر کەسێک وایە لەگەڵ ئاسا فەرقی چییە؟ ئاسی ژینگاری قیامەتێک کرد تۆشەکە بە سوعبەت شۆ بڵێن کێ لە قیامەتەوە هاتێتەوە ئەمە ئەو پەڕی بێ باوەڕێ بەو قورئانە پیرۆزەکە خوا دەیبەزاندەوە. باوەڕت بە قورئانە بێ قسەی وا ناکەی چونکە قورئان دەفەرمێ قیامەتی تۆڵێ قیامەت کێ لە قیامەت هاتەوە یعنی کەواتە قیامەت ڕاست نییە. ئێمە کوفری گەورەیە پەنا بەخوای گەورە ئاگاداری دەمی خۆت بە. خوای گەورە دەفەرمێ ئەو وا دەڵێت بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەطەلع الغەیب ئەم اتەخەذ عند الرحمن عهدا. باشە عاسی کوڕی وائیل کە بە گاڵتەکردنێک بە قەبر و قیامەت و زیندوو بوونەوە دەڵێت ئەگەر من زیندوو ببمەوە لەوێش ماڵم پێدەدرێ خوا ماڵم پێدا مناڵم پێدا واتە من لای خوا زۆر بەڕێزم. خوای گەورە دەفەرمێ ئایا ئەم کەسە عاسی کوڕی وائیل ئەطەلع الغەیب ئەو علم و زانیاری کە خوا هەیەتی ئەم شارەزایی دەربارەی علم و زانیاری خوا هەیە واتە ئەو غەیبەی کە لای خوایە نهێنیەکان کە لای خوایە ئەم شارەزایی زانیاری هەیە لەبارەی ئەو شتانەی کە لای خوای پەروەردگارە نهێنیەکان یاخود لای خوا وعدێکی بۆ دراوە پێدراوە. ئەم ئایەتە جوان لێ گوێ لێ بگرین. ئایا ئەو علم و غەیب و نهێنەی کە لای خوا هەیە عاسی کوڕی وائیل لایەتی بینیوێتی پێی دراوە پێی وتراوە یاخود خوا وعدی پێداوە ئەی عاسی کوڕی وائیل لە قیامەت ئاوات بۆ دەکەم و ئاوات بۆ دەکەم. ئەم شتانە هەیە هیچ وعد و پەیمانێک لە نێوان خوای گەورە و ئەم مجریمەدا هەیە نەخێر بەڵکو خوای گەورە دەیخاتە ناو ئاگرەوە. لێرە خاڵێکی زۆر گرنگەیە زۆر جا باسی دەکەین. هەل لە خۆمانەوە بڕیار لەسەر شتەکانی خوا نەدەین. من دەڵێم خوا قبولی کە تۆڵی کورە خوا قبولی کردووە ئەمە زۆر خەتەرە. جوبرەئیل هاتە خوارەوە بۆ لای جەنابەت مام حاجی وتی خوای گەورە ئەم کردەوەی قبول کردووە خوا لە فڵان کەس خۆش بێ خوا لێی خۆش بووە. ئەمە زۆر خەتەرە ئەطەلع الغەیب ئەم اتەخەذ عند الرحمن عهدا. زۆر گرنگە ئەم ئایەتە جوان لێ کۆڵینەوە. خوای گەورە ئینکاری ئەم ئینسانە بێدینە دەکاڵێ عاسی کوڕی وائیل خۆ عیلمی غەیبی پێ نییە قسانە دەکات دەربارەی قەبر و قیامەت. ئەی خۆ خوای گەورە وعدی پێ نەداوە خوای گەورە وعدی دا بە تۆ مام حاجی هەرچی بڵێ قسەکانت تەواوە کاک فڵان کەس خوا لە فڵان کەس خۆش کورە خوا لێی خۆش بووە فڵان کەس بەهەشتیە تەواو بڕیار لای مام حاجیە نەخێر بڕیار لای خوایە. بۆی ئاگاداری دەمی خۆت بە وات کردۆتەوە بۆ بکە چونکە بە ناوی خواوە قسەکردن زۆر خەتەرە. خوا قبولی کردووە بۆ وەری ناگرێ ئەبێ وەریگرێ پەنا بە خوای گەورە. ئینسانی بخوراوا دەڵێ ئینسانێک باوەڕی بە قەبر و قیامەت هەبێ دەترسێ لەوەی خوا لێی قبول نەکات. بڕۆسی قورئان و حەدیثکە بزانە پیاوچاکان چۆن بوونە خواناسان چۆن بوونە ترساون لەوەی خوا لێیان قبول نەکا. تۆش هەلە خۆتە بڕیارە دێ بە ناوی خواوە خوا لێ خۆش بوو فڵان کەس و ڕەحمەتی فڵان کەس و وڵا فڵان کەس لە بەهەشتایە تەواو کورە دوعای خێری ناوێ. یعنی ئینسان بغڕایی بکاتە حەدی کیاوە ڕۆژێ لەگەڵ دوو سێ نەفەرە دانیشتە بووم بەڕاستی ئامە کارەسات باسی باوکی منیان کرد خوا لێی خۆش بێ وتم خوا لە باوکم خۆش بێ یەکیان بڵێ چی باش وا مەڵێ نەڵێ خوا لێی خۆش بێ خوا لێی خۆش بووە پەنا بە خوای گەورە یا ڕەبی وا بێت. بەس کاکە زۆر خەتەرە تۆ لە خۆتۆ بە ناوی خواوە قسە بکەی فڵان کەس لە بەهەشتایە فڵان کەس خوا لێی خۆش بووە وەرە کاکە خوا قبولی چۆن ناکات وەڵا قبولی کردووە تەئکید بە بەخوا ئەم قسەیە بە قورسی باجەکەی ئەدەی لە قیامەت بڵێ خوایە لێم قبول کەی باشە تۆ پاکیە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ تۆ پاکیە ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ کە دەیان فەرموو ڕەبەنا تەقەبەل مینا کەعبەیان دروستە کرد بە فەرمانی خوا دایان خوای لێمان قبول کەی تۆ شەڵی خوا قبولی کردووە. ئەخە جیاوازی نێوان ئیماندار و لە خۆبایی ئەمەیە. ئیماندار لە خوای لێم قبول کەی لە خۆبایی شەڵی خوا قبولی کردووە کورە تۆ بەهەشتیت فڵان بەهەشتیە. باشە خوای گەورە
نهێنەکانی پێوتی جوبرەئیلی دا بەزان بخوارەوە سەلامی خوا لەسەر بێت کە پێت بڵێ فڵان و فڵان بەهەشتیە ئینشاڵڵا گشتمان بچینە بەهەشتەوە بە ئیزنی خوا بەڵام بڕیا لەسەر کەس ناتی کەواتە ئەبێ ئاگاداری خۆت بی کەواتە دەربارەی ئیشەکانی خوا قسە مەکە خوا لە کێ خۆشە بێ لە کێ خۆش نابێ خوای گەور کێ دەخاتە بەهەشتەوە کێ دەخات دۆزەخەوە بەدەستی من و تۆ نییە و بەدەمی من و تۆش بڕیا لەسەرش نادرێ بەخوا بڕیا لای خوایە لا هیچ کەسێک نییە کەواتە ئێمە نە عیلمی غەیب زانین نەخوایش وعدێکی پێمان داوە فڵان کەس بەسم تاکە تاکمان کەسێک لە ئێمە هیچ کەسێک لە ئێمە خوای گەور وعدی شتێکی پێداوە یعنی وحیمان بوات بێ وحی نەخێ ئەوەی پێغەمبەران نیە سەلامی خوا لەسەر بێت کەواتە ئێمە بەعام باسی دەکەین ئینشاءڵڵا ئیماندار دەڕواتە بەهەشتەوە بەڵام بڕیا لەسەر هیچ کەسێک مەتە ئەو بەدەستی خوایە کەواتە ئاگادار بین خوای گەورە دەفەرمێ كلا سنكتب ما يقول ونمد له من العذاب مدا سيم هالرشيك عاصي كوري وائل دەیوت من لە قیامەتیش ئەگەر هەبێ قیامەتی زیندووبوونەوەش هەبێ ئەو من لەوێش دووبارە ماڵم پێ ئەدرێ مناڵم پێ ئەدرێ خوای گەورە دەفەرمێ ئەو قسەی کە ئەو کردی نەخێر وانییە کەلا نەخێر بەس وانیە ڕاست ناکات بە هیچ جۆرێک ڕاست ناکات چونکە سەنەکتوب ما یەقول ئەوەی کە ئەو وتوێتی هەمووی دەنووسین و ئامادەیەکین بۆ قیامەت ونمد له من العذاب مدا عذابی خواشی بۆ درێژ دەکەینەوە بەهۆی ئام قسەیەوە قسەکەی تۆمارەکەین دەینووسین و عذابەکەیشی چەند قات بۆ درێژ دەکەینەوە چونکە ئەو یەکەم شتێ ئینکاری قیامەت دەکا و گاڵتە بە قیامەت دەکا دووەم لە شتێ قسە دەکا کە عیلمی غەیبە سێیەم هیچ وعد و پەیمانێک لەبین ئێمە ئەودا نییە کەواتە مادەم لە عیلمی غەیبە قسە ئەکا و باوەڕی بە قیامەت نییە ئەوە عذابەکەی چەند قاتە دەین بۆی ئەو قسانەوە کەواتە جارێ ئینسان بۆی عذاب ئەدرێ بەهۆی قسەیەکەوە ئەزانی پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئینسانی وایە قسەیەک دەکا یە قسە بەهۆی ئەوە خوای گەورە دەیباتە ناو دۆزەخ بەلای خۆش شتێکی احتیاجیە کەواتە لە شتێکا کە پەیوەندی بە قەبر و قیامەت و لێخۆشبوون و بەهەشت و جەهەنەمە یەک قسەی تیا مەکە ئەوە ئیشی تۆ نییە بەدەست تۆیش نییە بەدەستی خوایە پس ئەگەر ئینسانی لە خوا بترسێ شتانە ناڵێت ئێمە دەڵین ئینشاڵڵا باوەڕدار بۆ بەهەشت بەڵام مەڵێ فڵان و فڵان چونکە ئەوانەی مزگەنی بەهەشتیان پێدراوە باس کراون لە قورئان و حەدیثە غەیری ئەوانە ئەبێ بوەستیت قسە نەکی ئێستا من بە تۆ بڵم تۆ بەهەشتیت یا تۆ من بڵێ بەهەشتیت بەڕاستی تاوانت کرد لەوانەیە خوای بەهۆی ئەمەوە غەزەبت لێ بگرێ بەڵام بڵێ ئینشاڵڵا ئومێدمانە باوەڕدار ئەچێتە بەهەشتەوە خوایەکمان خەیتە بەهەشت و بە ئەهلی بەهەشت قبوڵماکەی دوعا بکە بەس بڕیار مەدە لەسەری خاترەکە ئەوەیە کە بڕیار لەسەر بدی لە کۆتاییدا دەڵێن با بە خۆماندا بچینەوە صیفەتی کافرەکانمان بێ ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد کافرەکان ئایەت و حەدیث و دین تەئسیریان لێ ناکە با ئێمە جوان نەبین دووەم کافرەکان لە عیلمی غەیبا قسە ئەکەن بە ناوی خواوە قسە ئەکەن با ئێمەش بە ناوی خواوە قسە نەکەین ئێمە باوەڕدارین ئێمە نابێەوە کافرەکان بین وەک بێدینەکان بین ئەبێ باوەڕدار بین بە ناوی خواوە هیچ شتێک نەڵێن چونکە خوای گەورە شتێکی تایبەتی بە هیچ کەسێکمان نەوتوە شتی عامە ئەوەی نوێژ بکا بۆ بەهەشتە ئەوەی ڕۆژوو بگرێ بۆ بەهەشتە ئەوەی زکری خوا بکا بۆ بەهەشتە ئەوەی چاکە بکا بۆ بەهەشتە ئەوەی خێر و سەدەقە بکا بۆ بەهەشتە بەڵام باسی فڵان و فڵان نەکرا کێشەکەمان ئەوەی ناوی کەسەکە بێنی و بینێری بۆ بەهەشت ئەوە خەتەرەکەی یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی خوایە گیان ئیمان و تەقوامان زیاد کە یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی گوێڕایاڵی فەرمانی تۆ و خۆشەویستی خوا بکەین صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوایە گیانە مانگە بکەیتە کەفارەتی گوناهەکانمان آخرمان بخير بگێڕی لە دەرد و بەڵا وڵاتمان بە دوورکەی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين